قەیرانەدارایەکەی سەر حکومەت و خەڵک لە کوردستان ساردیەکەی گەیشتە خوێندنگاکان و بەشێک لە مامۆستا و بەڕێوەبەرەکان داوا لە کەسوکاری خوێندکاران دەکەن بۆ گەرمکردنەوەیان هاوکاریان بکەن تا دێت کاریگەریەکانی قەیرانی دارایی زیاتر دەردەکەون و ئێستا پۆلی زۆرینەی خوێندنگاکان بەبێ گەرمکەرەوە وانەی تێدا دەوترێتەوە واتە لە ناوەندەکانی خوێندن ئێستا قەیرانی کەمی زۆپاش سەری هەڵداوە. ژمارێک مامۆستا لە سلێمانی بۆ تێپەڕاندنی ئەم قەیرانە نوێیە کەمپەینێکیان ڕاگەیاندووە بە ناوی کەمپەینی دەسیاو کە دەیانەوێت لە ڕێوە 2000 زۆپا بۆ قوتابخانەکان دابین بکەن. کەم و کورتێکی زۆر لە ژمارەی زۆپا و هۆیەکانی گەرمکردنەوە هەیە لە قوتابخانە و خوێندنگاکانی سەر بە بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی بە شار و شارۆچکە و گوندەوە. ئەزانین کەمە ئەرکی حکوومەتە، ئێمە بە ئەرکی حکوومەت هەڵنەساوین، بەڵامەوەی کە زۆر مهمە ئێمە هەمومان لە کەشتیەکین. ئەم کەشتیە کەشتێکی چارۆکەدارە پەروەردە کۆڵەکە و ستونی ئەم کەشتیەیە نابێ بەڕاستی ئەم کۆڵەکەی بکەوێ. سەرباری بێکاری و قەیرانی دارایی و نەبوونی موچە بەڵام خەڵکێکی زۆر بەشداری ئەو کەمپەینیان کردووە و بە وتەی فرۆشیارانی ئامێرەکانی گەرمکەرەوەش ڕۆژانە هاوڵاتیان چەندین زۆپا دەکڕن بۆ خوێندنگاکان. خەڵکاتەوە بۆ لامان باوکی تەلەبە ئەوە زۆپاجی کڕیوە، هەیە دوانی کڕیوە، هەیە چواری کڕیوە، پێنجی کڕیوە تر ئاوا بە پێی توانای خۆی چتی بۆ مەکتەبی تەلەبەکانانی کوڕەکەی خۆم لێ دامەکە و کڕوێتی بۆی بۆ خوان پێ گەرمکەرەوە. بەڕێوەبەرێتی گشتی پەروەردەی سلێمانی دەڵێ ئێستا لە ڕووی سوتەمەنیەوە کێشیان نەماوە بەڵام دووچاری کەمی ئامێرەکانی گەرمکەرەوە هاتوون بۆیە داوا لە خێرخوازان و هاوڵاتیان کرد هاوکاری کەمپەینەکە بکەن. و داواژەکەم هەی کەسێک هاوکاریکی هەیە بیدا بۆ کەمپینە و دوای ئەوە ئێمە بە لیژنەیەکی باڵا هەموو ئەو پێداویستیانە و ناوی شوێنەکان کە بەرز ئەنرخێنین وەلای خۆشمان ئەیکین بە ماڵ بەسەر حکوومەتەوە و پێداویستەکان ئەینێرین بۆ شوێنانی کە پێویستی پێوێتی نەک بەوەی کە لەوانەیە ئێمە سێری هەندێک قوتابخانە و خوێندنگەکەین وەکو خاڵی پێش و پێم وتی لەوانەیە دنیای زۆپا و پێداویستی زۆری هەبێ پێویستی پێنەوێ بەس خەڵکەکەش بۆ یەکرێ بەڵام ئەم کاتە شوێنی خۆیەگرێ. هەرچەندە بەدەمۆچوونی خوێرخوازان و کەسوکاری خوێندکاران بۆ کەمپەینەکە لە ئاستێکی باشدایە بەڵام پێناچێت بەم جۆرە کلێنی نەبوونی ئامێری گەرمکەرەوە بۆ خوێندنگاکان پڕ بێتەوە چونکە ژمارەی خوێندنگاکان و پێداویستیەکانیان لەوە زیاترە بە کەمپەینێکی سنووردار کەم و کوڕەکانی پڕ بکرێتەوە. هاوکاریاسین NRT سلێمانی.